لهوري فايز رباني لسل روحي رسول الله جميعي آل يا راني لسل روحي رسول الله جميعي آل يا راني. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم توانی لە وڵاتی فارسە و لە وڵاتی ڕۆمەوە خەڵک بێ شەیدای پێغەمبەری خوا ببێ لە مەدینەدا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەورەترین پەیامی پێ بوو بۆ ئەوەی ئەم سنوورە دەستکردانە واز لێ بێنین و بگەڕێنەوە سەر پێی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. تر ئەبێ ئەوە لە ژیانی ڕۆژانەمان لە سلوکمانە لە ڕەفتارمانە لە ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شوێن پێی پێغەمبەری خوا هەڵگرین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕووی ئەخلاقەوە حەزرەتی عایشە ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێ معجب الرسول بوو صلی الله علیه و سلم ئەی فەرموو كان خلقه القرآن. ئەخلاق بریتە لە حرەکات و سەکەتانی ژیانی ڕۆژانەمان. تۆ ناکرێت لە یادی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گوێ ڕێیاڵ بی بچیتە دەرەوە لە بازاڕا قۆڵ بڕبی. بۆیە ئەبێ شوێن پێی پێغەمبەری خوا هەڵگری. ئێمە ئەگەر بمانەوێ بۆ زینوکردنەوەی ئەم موناسەباتانە پێویستە سەرەتا هەمومان سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گرنگی پێ بدەین. لەم یادانە هەمیشە میهرەبانی پێغەمبەری خوامان بۆ بکەوێتە بیر عەلەیهی سەڵات وەسەلام لە بیرمان بێ لە هەموو کات و شوێنەکە پێغەمبەری خوا هەرگیز لەبەر خاتی شەخسی خۆی بەجواب نەهاتووە. ما لم ينتهك حتى إهانيك بشرعي خوا سنوريكي خوا نبيزن رايا پێغەمبەری خوا ڕەدی نەبوو بەرامبەر بەخۆی هەمیشە میهرەبان بوو چەندین جار ئازار درا دەربەدەر کرا زەحمەت درا هەمیشە هەر میهرەبانی و ڕەحمەتی هەڵبژار. سڵاوی خوا لەسەر پێغەمبەری نازار بێت کە ئەم یادانە گرنگە بۆ ئەوانەی کە لە نزیکەوە سیرەتی پێغەمبەر شارەزانن یانی ئەمە یادکردنەوەیکی پیرۆزە. بەڕێی من زەروریاتە ئەم یادانە بکرێتەوە یان یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم سونەتەکانی زینوو بکرێتەوە. پێویستە هەموو کەسێک بزانێ کە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگەیەکی ڕاستە بۆ هەموو لایەک و ڕێژشاندەری ڕێگەی ئاشتی. کوڕەیادی هەزار ساڵ و دوای پاشی پێغەمبەری نازار صلی الله تعالی علیه وسلم. ئێمە مەمنونی ئەو خوێنە کە پێغەمبەری خەڵق کرد بۆ ئەم مەخلوقەی لە شەرق تا غەرب. سپاسی ئەو پێغەمبەرەیەکەین. ئەگەر ئەو نەبوایە هێمە وەکو حیوانات وە کەژەوە بووین وەکو دەوڵەتەکانی تر وەکو حیوان تێکەڵیز لە خوا بەزیاوێ لەو خوا بەزیاوێ کە هێمەی بە مسلمان خەر کرد. پێغەمبەر سەرداری ئێمەیە ئەوەڵ و ئاخرە لەو خوا بەزیاوێ پێغەمبەر ئەو پێغەمبەرەیە بە دەقەیەکی ئاسمانی حەوتەم لەگەڵ خوای تەبارەک و تەعالا گفتوگۆ گر و هاتەوە خوارد کلێلی قاپیەکەی هەر ئەلێریاوە لەو خوا بەزیاو بێ خوا. زۆر شانازیەکەی کە پێغەمبەری سەردارمان هەیە ئێمە بە مسلمان خەڵقی کردین. مەمنونی ئەو خوایینە مەمنونی ئەو پێغەمبەرینە صلی الله تعالی علیه وسلم. صفای سینەی ئەوان و نوری صافی سەید الکەونەین بە ئەسڵ و عەکسی وا بوون